بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە کۆتاییەکانی مانگی ڕەمەزان و وردە کەمبوونەوەی قەرەباڵغیەکەمان لە ستۆدیۆ ماوەسە سانە و لە کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی گوڵستان ڕۆژی مبارەکی 28 ڕەمەزان لە خزمەتیەوەی ئازیز و خۆشەویستین. ئازیزانم، ئەڵقەیەم ڕۆژمان هەروکو ڕۆژانی ڕابردوو لە خزمەت کۆمەڵی مامۆسای بەڕێز و ئازیزین و هەروەها هەرچەنە گروپی مناجاتەکەمان ڕۆشتنەوە، بەڵام مامۆسایەکی بەڕێز لە خزمەتیین. ئینشەڵا شوێنی ئەوانمان بۆ گرێتەوە لە خزمەت مامۆستا سالار و هەتا شوێنەکەیشمان گۆڕاوە. مامۆستا سڵاوی خوا لێبێت. سڵاو لەبێ یاشێکیان هەر بمێنن لە ساق بن. لێرەوە بەر لەوەی سڵاو لە بینەرام بکەم، هیوای سڵامەتی بۆ گروپی مەولانە خوازم کە ئەمڕۆ ڕۆشنەوە بۆ ڕۆژهەڵات بە دۆخێکی سەختی شەڕە تێپەڕن، بەو هیوایی هەتا گەنەوە ناو خانەوادە و عایلە و کەس و کاریان ئیشاڵڵا بە سڵامەت دەگەن. هیوامان وایە کە هەر هەتا پیانەگەینەوە ئیشاڵڵا لە پرۆگرامی دیکەیە ئیشاڵڵا هەر پەیوەندیمانە بێ ئیشەڵڵا سەلامەت و لەش ساقە بن ئینشاءڵڵا. ئێمە بیان پارێزمەتی زۆرمان هەیە بۆیان بەڕاستی خۆشەویست بوون، بەڕاستی زۆر خۆشەویستەوە بەتەکیید. سڵاومان هەیە هەر بۆ تەواوی ڕۆژهەڵاتیش. بینەرانی عەزیز، سڵاو ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ لەگەڵ هاوکاری زۆر خۆشەویستم کاک شێخ فاتیح ئەمڕۆژ لە پرۆگرامی کوڵستان لە کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵێک بابەت کە ڕۆڵیان ئەبێت لە دنیای عیرفانی و ئیمانیمان و هەڵسوکەوت و پەروەردەییمان ئیشاڵڵا ڕۆشن و کەویان دەکەین. پێشەکی یا شێخ وەکو عادەتی بەرنامەکەمان بە قورانی پیرۆز دەست پێکەین بۆ ئەو بابەتەش کاکە بیلال کەریمان گەنجێکی لاوی دەنخۆشمان بانگێش کردووە. یەکێک لەو فەزڵانی بەر گوڵستانێکەوە یا شێخ ئەم گەنج و لاوانەمان بەسەر کردنەوە کە دەنگێکی خۆش، لاوانێک سیمایەکی نورانی جوان و هیوامان وایە ئیشەڵڵا لە دنیا و قیامەت سەربەرز بن. کاکە بیلالیا خوا بەخێر بێت، خۆی گەورە پاداش باتەوە. کا دەدەین بە بەڕێزت، فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. ونفخ في الصور فصعق من في السماوات ومن في الأرض إلا من شاء الله، ثم نفخ فيه أخرى فإذا هم قيام ينظرون. وأشرقت الأرض بنور ربها ووضع الكتاب وجيء بالنبيين والشهداء وقضي بينهم بالحق وهم لا يظلمون. ووفيت كل نفس ما عملت وهو أعلم بما يفعلون. وسيق الذين كفروا إلى جهنم زمرًا حتى إذا جاءوها فتحت أبوابها وقال لهم خزنتها ألم يأتكم رسل منكم يتلون عليكم آيات ربكم وينذرونكم
تؤذرونكم لقاء يومكم هذا قالوا بلى ولكن حقت كلمة العذاب على الكافرين قيل ادخلوا أبواب جهنم خالدين فيها فبئس مثوى المتكبرين وسيق الذين اتقوا ربهم إلى الجنة زمرا حتى إذا جاءوها وفتحت أبوابها وقال لهم خزنتها سلام عليكم طبتم فادخلوها خالدين وقالوا الحمد لله الذي صدقنا وعده وأورثنا الأرض نتبوأ من الجنة حيث نشاء فنعم أجر العاملين صدق الله العظيم. يا ربي سلام ديما خوش جزاك الله كاكا بلال جيان هربينا يا شيخ. طبعا لمانگی رمضانە یەکێک لەو کارکتەرە سەرەکیانەی کە بەڕاستی ماندوو ئەبێت لە ناو ماڵە خانمانن. جا بەشی بەرنامەکان حەزیان کرد ئەمڕۆ تایبەتکەین بە ڕۆڵی ئافرەتان لە مانگی ڕەمەزان و پاداشتیان و ئەو ئەجری کە ئەوان دەستیانەکەوێت لە پایەوەی کە وەکو پیا و بە ڕۆژوە بێ وەکو پیا و دەوامەکە لەمان کاتەبێ بکەڕێتەوە بە هەمان شۆ لە ماڵ پاکاتەوە بیرکاتەوە مەشغوڵی مناڵە بێ ئەوانە. جا بۆ بابەتە میوانداری زۆر بەڕێز خاتوو نەجیبە شێخ لەتیفمان کردووە با بە خێراتنی بکەین. خاتوو نەجیبە فەرمون. فرمووسە. عليك السلام ورحمة الله. يا خبر خير سرچاوكم خير بين أخوة خير بين أخوة سرچاوكم عزيت ماندان خير بين أخوة. طبعا بدرجة 28 روش أو فضلة برجنابت كود میوانی ئافرەتمان نەبووە. هەر زۆرتر ماوەسایانی ئاینیمان داوەت کردووە بەڵام خۆشحاڵین خاتون نەجیبە ئەمڕۆ لە پرۆگرامی گوڵستان لەگەڵمان. طبعا شتێکم لەگەڵ کاکشێخ باس کرد. کاکشێخ جەنابەت فەرموو حەزەکەی خزمان لەمنە. ماوەسا نەجیبە یاخوا بەخێر بیت. ماوەسا شتێکی جوانی فەرمووە سالار کە ئافرەتان لە مانگی ڕەمەزانە و لە هەتا کاتەکانی تریشە ئەرکێکی زۆر زۆرەکێشن و بگرە قورسی مانگی ڕەمەزان بەشێکی هەرە زۆری ئەکەوێتە سەر ئافرەت لە ماڵەوە هەم تجاری وهەیە دەوامەکات ئیشوکاری ماڵ ئیشوکاری مناڵەکانی هەمتر عیبادەتی و من واش دەزانم ماوەسە سالار من چکە بەرنامەم زۆر بۆ لە ینی ئەوەنی ئافرەتان بەشداری لە بابەتە ئیمانیەکان ئاکەن ماوەسا نەجیبە وانین ڕۆژەمان هەیەمە ئەڵین با ئەوە نجار ئەستەغفیرڵڵاه بکەین با ئەوە ختمی قورئان بکەین با ئەو بکەین. ئافرەتان پشکی شێریان هەیە بەڕاستی زۆر لەگەڵ ئەو هەموومانبوونی و ئەو هەموو زەختە و حتا ئەگەر ئەوەش بڵین ماوەسا نەجیبە ئەو هەموو فەرامۆشکاریە کە لە کۆمەلگا بۆ ئافرەتی شەکرێت ئەمە شێکەوێتە سەر چۆن ئەبینن لە ڕەمەزانە ئافرەتان چۆنن و چی بکەن باشە و ئەجر و پاداشتان چییە؟ بەڵێ منای خۆی گەورە میهرەبان وەڵامی زۆر خۆشحاڵم لەو بەرنامە جوانە کە بەڕاستی بەرنامەکەتان ینی بە تایبەتی بە درێژایی مانگی ڕەمەزان جێی خۆی کردوتەوە لە ناو جەماوەرە و ینی زۆر بیستومەکە باسەکرێ و قسەی لەسەرەکرێ. خۆی گەورە پاداشتان باتەوە. لەم کۆتایی ڕەمەزانە داواکەین لە خۆی پەروەردگار ئینشاءڵڵا عیبادەتی ئەم مانگە پیرۆزی لێ هەموو لایە قبوڵ کردبێ و لە ئێمە و لە بینەرانی ژەوەی کە ئەمان بینێ خۆی گەورە نوێژ و ڕۆژ و تاعات و دوعاکان و
هەر کار و کردەوەیکی چاکە بەنێتی ڕەزامەندی خی گەورە کردومانە لێمان وەرگین انشاءالله. وەڵام ئەوسایانی بەڕێز بەنیسبەت ئەرکی ئافرەتەوە بەڕاستی وەک جەنابتان ئاماژەتان پێدا ئافرەت نەک تەنها لە ڕەمەزانە هەر بە درێژایی تەمەنی خۆی و یعنی ئەرکەکەی وا خوازەکە ئەرکی زۆری لەسرە و بەردەوام ڕەنجەدا لە پێناوی خێزانەکەی خۆی و لە پێناوی کۆمەلگاکەی و سەرڕای ئەوەش ئافرەتانی ئیماندار و مولتەزیم بەڕاستی لە پێناوی بەرنامەی خی پەروەردگار و ئاینەکەشیا هەوڵی زۆرەدا بۆ ئەوەی کە ینی خۆی ماندووەکە بە تایبەتی ئەگەر قسە لەسەر ڕۆڵی ئافرەتکەین لە مانگی ڕەمەزانە بەڕاستی ئەرکەکە دووقاتە بێتەوە ینی بە حکمەوەی کە ینی تر نازام لە کۆمەلگایمە زیاتر وای لێ هاتوو مانگی ڕەمەزانەوەندە علاساس نان ناخۆین و ینی خواردن کەمە بێتەوە بەڵام ئەوەندە گرنگی بە خواردنە درێ لە ڕەمەزانە یعنی لەوە چه کاتەکانی تروانە بێ جا بە حکمیەوە ئافرەت ینی بەردەوام لە هەوڵی ئەوایە کە خوانێکی جوان و باشتر و شیاوتر بۆ ئەندامانی خێزانەکەی دابین بکات و ئامادە بکات لە مانگی ڕەمەزانە بۆیە زۆر خۆی ماندووەکە ینی سەر ڕایەوەی کە هەموو ئەرکەکانی ترکە لە سەرێتی ینی ئێمەی ئافرەتان بەڕاستی وەک جەنابتان وتانێمە لە غیری ڕەمەزانی شا بە تایبەتی لانی دینداری و عیبادەت و پەرستشەکانەوە یعنی ئەلحەمدولیلا ئافرەتان زۆر لە هەوڵی ئەوەدان کە پەرستشەکانیان بە شێوەیەکی جوان ئەنجام بدەن بەڵام لە مانگی ڕەمەزانە سەرڕای ئەو هەموو ئەرکەی ترکە هەیەیانەیە عنی بەردەوام هەوڵە دەن ئێمە ینی بە حکمەوەی لە ناو ئافرەتانین ئەبینین کە چەند حەڵقەی زیکر هەیە ڕۆژانە ینی باوەڕتانە بێ خوشکی وامان هەیە لە ڕۆژێکە سێ ختمی هەیە ینی کە بەشداریەکە یعنی بەشداریەکە مەسەلەن بەیانەکەی دوانی و ڕۆکەی شەوەکەی هەر جارە و لەگەڵ کۆمەڵێک کەسە دانیشتۆ و خەریکی بڵین ختمکردنن جا ئەمانە یعنی هەمووی ئەرکە بۆ ئافرەتان بەڵام ئەلحەمدولیلا ینی ئافرەتان چێژی لێبینن لەم ئەرکانە چونکە لە پێناوی خی پەروەردگارە ینی ئێمەی مسلمان بەڕاستی بەردەوامە بێ ئەو فەزڵی خی گەورە بەسەر خۆمان و بینین کە خی گەورە هیدایەتی داوین هەرچی ئەەکەین یعنی لەبەر خاتری خوایەوە چونکە نێتەکەمان بۆ خوایە یعنی چێژە بینین لەو هیلاکی و لەو ماندوو بوونە یعنی بەڕاستی بە ماندووبوونی نازانین یعنی هەوڵە دەین بەردەوام بە جوانترین شێوە ئەرکەکان ئەدا بکەین و حەقی خۆیان پێ بدەین بۆیە ئەرکی ئافرەت بەڕاستی دووقاتە بێتەوە سێقاتە بێتەوە بەڵام بە هیوای ئەوەی کە ئەجرەکەشی دووقات و سێقاتە بێتەوە بۆیە پێم وایە هەست بۆ ماندووبوونە ناکات زۆر یعنی کە وای لێ بکات خوانەخواست کەم تەرخەم بێت لە ئیشەکانی دەستچاو خۆش خاتو نەجیبەیانی خۆی شتێکمانەیە پێوتری هاوسەنگی لە دنیای فیزیاییشە ئەو شتەمان هەیە تەریبوون ئێمە خانمان چۆن لە نێوان حەقە کۆمەڵایەتەکەی ناو خێزان لەگەڵ حەقە عیبادەتیەکانی سەری چۆن ئەو هاوسەنگی ڕابگرێت چکەوە هەردووکی ئەگەر کەم و کورتی لە هەر کامیکانە هەبێ بۆی هەیە تووشی ئەوە ببێ گوناح ببێ بابایەکی مسلمانی ئافرەت چۆن بتوانێ ئەو هاوسەنگی ڕابگرێ لە چۆ سەرچاوی هاوسەنگیەکە دروستکە بەڵێ وڵی بە دڵنیایەوە یعنی ئافرەت پێویستی بۆ هاوسەنگی ڕاگرتنە هەیە لە نێوان کۆمەڵە ئەرکێکی جیاوازە ینی وەکو جنابتان ئاماژەتان پێدا ئافرەت جگە لە ئەرکی ناوماڵ و خێزانداری زۆر بەی ئافرەت لەم سەردەما ئەرکی دەرەوەشی هەیە بۆ نمونە فەرمانبەرێکە مامۆستایەکە ینی ئەرکی دەرەوەیە تەنانەت جاری وایە مەسەلەن ئەو ئەرکی وەزیفەشی نییە بەڵام لە داوە بانگەوازە ینی بەردەوام ئەچێتە دەرەوە و دەرس و دەوری هەیە و ئەوانە بۆیە پێویستی بۆ هاوسەنگی ڕاگرتنە هەیە ئەو هاوسەنگێش بەڕاستی ئەگەر ئینسان بە بەرنامە ئیش بکات ینی بەرنمەیەک بۆ خۆی دانێ کاتەکانی دابش بکە بەسەر ئەو ئەرکانە و هەوڵ بدا کات بە فیڕۆنەدا ینی ئەتوانێت حەقی ئەو بابەتانە باچکە خی پەروەردگار بەڕاستی توانە و تاقەیەکی ئەتوان بڵێن زۆری داوە بە مرۆڤ بەگشتی و ئافرەتانیش بە تایبەتی ینی ئافرەتان لەوە چێ جەنابیشتان ئەو شایەتێ بدەن کە ئەتوانێ
خی گەورە ئەو تایبەتمەندی پیاوە ئەتوانێت لە کاتێکا چەند ئیشێ بکە یعنی بۆ نمونە مەسەلەن خەریکی منداڵە لەو گوێی لە شتێکی ترگرتووە لەو لاوە مەسەلەن جاری وایە جوابی تەلەفۆنەداتەوە ینی ئەتوانێت ئەرکەکان جێبەجێ بکە بەڵێ بەدڵنیایەوە بەڵام ئەتوانێت حەقی خۆی پێ بدا بەڵام بە مەرجێک بە بەرنامە و بە دابشکردنی کاتەکان و دیاریکردنی ئەو ئەرکانە بێت بۆ بەسەر کاتەکانی ڕۆژانی خۆیان ڕاستە ماوەسەنەجی بە ئاماژەی بەشتێک کرد شتێکی بیری من فەرموویاشی باسی ئەرکی خواردن و ینی ئەوەیە کە خەڵکی لە ئێمە ینی بەڕاستی لە مانگی ڕەمەزانیش هەمومان وای ینی هەیە بەغرامسیە بین هەیە بەغرام کەم بە کارزانی لە ڕەمەزان هەیە 2 کیلۆ کەمەکە ینی بەڕاستی ماوەسەنەجی بە ئەمە ناگەڕێتەوە بۆی کە خانمانی ئێمە بەڕاستی زۆر مهتەم من بە ماڵ بە چۆن ئەڵێ خواردنی ماڵ بە ئەوەی کە ئەو ئەرکەی لە سەریانە زۆر جوان جێبەجێەکەنی سە قەومی تر هەیە با نەکەوی نەغیبەتیان ینی ڕەنگە لە شتی ترا باش بن بەڵام بەڵێ وڵا زۆر مهمیلە لە ماڵە زۆر گوێنایە بە خواردن زۆر گوێنایە بە شتە بەس میلەتی ئێمە لەم شتانە ئافرەتانمان تۆکمە دیارن بەدڵنیایەوە وڵا سوپاس بخۆیانی ئافرەتی کورد بەگشتی ئەتوانین بڵین لەوانەیە هەبێت لە ناو کوردی شامەسەلەن کەم تەرخەمی هەیە بەڵام بەگشتی الحەمدوللا ینی زۆر زۆر مهتەمە بە ماڵ بە خواردن دروستکردن یعنی بە تایبەتی ئێستا چەند ساڵێکە لەوە چێ جەنابتان ینی تێبینیەوەتان کردبێ بە تایبەتی کە ئەم سۆشیال میدیا و شتە هەیە ینی جۆرەها بەرنامە و پەیج و یعنی لەسەر خواردن و لەسەر بۆ نمونە دیزایانی ماڵ و دیزایانی خواردن و دیزایانی جلوبەر یعنی لەسەر ئەم شتانە زۆر زۆر شت بڵاوەکرێتەوە هەیە بۆ یعنی ئافرەتیش بەڕاستی بە تەبعی خۆی ینی خی گەورە ئەو تەبعیتیا دروست کردووە حەزی لەم دیزاین کردن و لە چۆن بڵێ ینی ڕێکخستن و تەرتیبکردنی بابەتەکانە بۆیە گرنگی زۆری پێدا بەڵام بەڕاستی ئەبێ ئاگاداری ئەوەش بن زیادە ڕەویتیان نەکرێت چونکە بە تایبەتی مانگی ڕەمەزان یعنی مانگی پەرستش و عیبادەت و پاکبوونەوەی لە هەڵە و گوناه و تاوانەکانی پێشوو یعنی نەک هەموو کاتەکەمان سەرفکەین بەوە ینی بەداخەوە بەڕاستی ئافرەتی وا هەیە ینی سیرەکەی لە نیوەڕۆ دەسەکە بە خواردن ئامادەکردن بۆ ئێوارە یعنی نابێ بەو شێوازەش زیادە ڕۆیتیا بکەین بەڕاستی بەڵام ینی حەقی ئەوەشی پێ بدەین کە ئەم مانگێکی جیاوازە یعنی ئەگەر کاتی تر مەسەلەن چۆن بڵێ ینی جۆرێک لە هینمان کردبێ زۆر گرنگیمان پێنەدادی بێ بەڵام لە مانگی ڕەمەزانە بەڕاستی گرنگیدان بە سفرە و خوان هەر بۆ خۆی عیبادەتە ینی ئەوەش هەر خۆی ئەجر و پاداش تێ لە لای ئافرەتان بەڵام وەکوتمان زیادە ڕۆیی تیان نەکرێت ماوەسەنەجی بە هەل بۆ تەکیدی وتەکەی جنابەت ماوەسە سەرار ئێمە ساڵی نەوەدەکان من بیرمە یعنی کە نەوەدەکان ئەوەنە خەڵک چکە گرانی بوو وەزع باش نەبوو نە مهتەم نەبووی بە خواردنی اعتیادی بەڵام عیبادەتێکی زۆر تۆکمە چێژێکی زۆر باش لە قورئان و لە زیکر و لە تاعەتە بینرا یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە تۆ زۆر تەرکیزی خستە سەر شتێک بەڕاستی شتەکانی تر فرامۆشەکەی بەتەکید وەڵا ینی وەکوتمان بەڕاستیە بێ تاکی مسلمان بە تایبەتی یعنی ئەمە کە باز لە عیبادەتەکەین ئەمە تایبەتمەندیە چەنە سوپاس بۆخوا لە مانگی ڕەمەزانە زۆرینەی خەڵک یعنی ئەچێتە سەر ئەو ڕیتمەی کە عیبادەت و کاتەکانی خۆی ڕێکخا بەڵام ئینسانی مسلمان ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بێت ینی هاوسەنگی ڕاگرێ ینی گرنگی بە شتێک نەدا لەسەر حسابی بوارەکانی تر و لایەنەکانی تر ئەو هاوسەنگیە بە جۆرێک بێت کە هەریەکە بتوانێت حەقی خۆی پێ بدا بە تایبەتی مەوزوعی خواردنەوەمانە کە جەنابەت باست کرد ینی بەڕاستی سەبەبەکە ئەوەیە یعنی کە زۆریەکەی لە ئێستا یعنی بەداخۆ ینی ئێمە زۆر جار لە وتار و لەو شتانەیە ینی حەقە مامۆستایانیش گرنگی بۆ بدەن بەڕاستی زیادە ڕەویکردن زۆر هەیە لە خواردنە یعنی بە تایبەتی زۆر زۆر ئەبێ ئاگاداری ئەوە بن هەم لە کەمیەتەکەی کە زۆر لێنەنرێت چونکە ڕەمەزان بەڕاستی شت زۆر ناخورێت ڕاستە ئینسان کە برسیە بیان هات جۆرێک لە ئەڵێ چاوی برسیە و مەسەرەن حەزی لەیە شتەکان زۆر بێ بەڵام ئەبێ ئاگادار بین ئەو لە کەمیەتەکەشە ئەوەندە نەبێت کە بمێنێتەوە دوایی بڕێژرێ و فڕێ بدرێ و هەم لە شێوازەکەشیان مەسەرەن چەند ئەوەندە زۆر شێواز دروست نەکرێ مەسەرەن چەند خواردنێک دروست کرێ و کە هەمووی ناخورێ ینی بە تاکید ئینسان لەوچە هەر جۆرێک یا دوو جۆری بتوانێت بخوا
بۆیە لەم دوو حاڵەتە بێ ئافرەتان زۆر ئاگدار بن چونکە بەڕاستی نیعممەتێکە لێپرسینەوەی لەسەرەکە ئێمە حەقی خۆی پێ بدەین بتوانین ینی هاوسەنگەکەش ڕاگرین و دڵی ماڵ و منداڵەکەش خۆشکەین و لەو لاشە خۆمان گوناهبار نەکەین لەسەر حسابی ئەوەی کە مەسەلەن خواردنەکە بە فیڕۆ بچێت یا شێخ پێچەوانەکەشی باسکەین بەڵام پرسیارەکە کەم وەڵامەکەی هەڵەگرین بۆ دوای مناجاتێک نەجی بەخان پێچەوانەکەشی هەیە بۆ نمونە ئافرەتێک ئێوارێک ناتوانێت وەکو پێویست خواردن دروستکە دووش لێرەیە سەر هەڵەدا یەکەم چۆن واکەی بە هاوسەرەکەی بڵێ ئەم یوارە ناتوانم خواردن دروستکەم باوچینە دەرەوەوانێ ئەوە بێ مشورێکار بخورێ ئەم ئەدایە زۆر پیاوی وایە پێی قوبوڵ ناکرێن یاڵێ وەڵای ئێوارە هیچمان نییە ئەم وتنە قورسە دوو پیاوانیش خۆ مەرج نییە ئافرەتان هەم ساڵ 12 مانگ ئەبێ هەموو ڕۆژێ سفرێکی پڕ خواردنێک بەدڵی ئەبێ خواردنیش هەبێ بەدڵی ئەوان نەبێ جامەوێ ئەو دووبەریە کەوتنم بۆ باسکەی نەجی وەخان چۆن هەم خانمان چۆن ئەو پەیامە بگەێنن کە ئەمڕۆ جاریوە لە هەفتەیەکە ڕۆژێک پێی ناکرێ خواردن دروستکە ناتوانێت وانێ و پیاوانی چۆن تەقەبولی ئەوە کە ئەمڕۆ ئیتر خواردن نییە ئیتر تۆ هەر چۆنێک بێ بڕۆی مشورێکی خۆ ئەگەر لە فەیەکیش بخۆی ئەم دووبەریە کەوتنەمان بۆ باسکەی دوای ئەم مناجاتە ئینشاءڵڵا کاکەشکۆمان داوت کردو لە بری کاکە میهران و ئەوان تاوان کاکەشکۆ لە دەوروبەری دەیەم ڕۆژی وابزانم ڕەمەزان و ئەوانەیە بوو داوتمان کردەوە دەنگێکی زۆر خۆشیە هاتبوو قورانی پێشکەش کردین بەڵام حەزیشی کرد کە لەگەڵیان مناجاتێکیەوە جامڕۆ تەلەفۆنم بۆ کردوتم بەڕاستی بێکەس ماوین ئەو تەکلیفمان لێ کرد تەکلیفەکەی نەشکانین کاکەشکۆجیان زۆر سپاس باتەوە بەڕاستی بەرەکەتدار بێ لە یەکەم تۆمارکردنی ختمی قورئانی پەیامە کە دەستگای نۆری حیکمە و کاتە منیش لەوێ الحەمدولillah بەشدار بووم منیش لە جزئیەکە بەشداریم کرد لەو ساڵانە و سپاس و خوای گەورە پەیام هەر بەسەری کردوینەتەوە خوای گەورە بەرەکەتداری کا و خوای گەورە ئینشاءڵڵا تەلەڤیزیۆنە شانازیە بۆ ئێمە خوای گەورە موفق فەرموون کاکەشکۆجیان جا بە حکمی ئەوەی دەفن لەگەڵانیە تۆ عرفانی دروستەکەی پێویستم بە هاوکاری ئەوەشەیە مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي شاهي خوش خوق خو أي ماهي قران قرو الله دول شو ينهمو بوتو ببافيدا مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم ماني شكر بدستي طاقة شراي مدينة ماني شكر بدستي طاقة شراي مدينة خوي الرحمن قرباني به رحمة للعالمين مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير
الخلق كلهم أو نور يودي لنا شاغل يقول استانا أو نور يودي لنا شاغل يقول استانا الله شوقي شمعي شاوانا رحمن ضيبا قربانا مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم محمد ذكره روح لأنفسنا محمد ذكره روح لأنفسنا محمد شكره فرض على الأمم مولاي صلي وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم الوداع الوداع يا شهر رمضان الوداع 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 يا شهر رمضان الوداع 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 يا شهر الخير والبركة والإحسان الوداع 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 يا شهر التراويح والتسبيح والتهليل وتلاوة القرآن الوداع فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان اللهم اجعلنا من عتقاء شهر رمضان بحرمة القرآن وبحرمة سيدنا محمد
صلى الله عليه وسلم يا رحيم يا رحمن. أي جزاك الله جزاك الله. وساباتو دەنگە نەرزێکا کەشکۆکیان هەر الوداعکە زۆر لەشتی خۆیان بوو ئەرەوەڵا نەجی خۆیان بوو. خاتو نەجیبە پرسیاری ئەوم کرد پێش مناجات بیرت ماوە خۆ چیم پرسی ئێدە باش فەرموو. والله جا مامۆستای بەڕێز بە تاکید ینی ئافرەت کە بە درێژایی ساڵە توانین بڵێنەوە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی شا بەردەوام ئەو ئەرکە جێبەجێەکە کە خواردن ئاماداکە جارجار ئەوەشی تێکەوێکە توانای نەبێ وە هەر با بڵین تااقەتینی ینی قەیچێک ئەگەر ڕۆژێک من بڵێ مەڵا ئەمڕۆ تااقەتم نییە نان حازرکەم ینی خۆ پێم وانێ شتێکی وای تاوێ بۆیە بەڕاستی ئەبێ ئەگەر خێزان ینی هاوکاری بن لەو ڕۆوە مەسەلەن زۆر ئاسایی بێ ئەگەر ڕۆژێک قەیچێکە بە مەسەلەن بچنە دەرەوە ئەگەر مەجای تیاابێ ینی بۆ خێزانەکان لە خواردنی دەرەوە بخۆن یا خواردنێک بانکەن لە ماڵەوە یا شتێکی ئاسایی بخۆن ینی قەیچێک کە با شتێکی سوکە بخۆن و ینی زۆر ئاسایی مەسەلەن پێویست ناکە هەموو ڕۆژێک هەرشتی قورس و مەسەلەن ئەوانە هەبێ بۆیە ئافرەتیش پێویستی بەوە هەیە بەڕاستی و ئەبێ پیاویش هاوکار بێ ینی ئەگەر کەسێک مناڵی گەورەی هەبێەوە باشترە مەسەرن بەڵام ئەگەر مناڵیش نەبێ یعنی ئەبێ هاوسەر بەردەوام ئاگای لەولایەنەش بێت ینی هاوکاری خێزانەکەی بێ ینی زۆر ئاسایی ئەگەر ئامادەشی کات بۆی قەیچێکە ینی با ئەو هاوکاری هەبێ ئەو ڕۆحێتە هەبێ لە ناو خێزانە بەڕاستی بەرەکەت زیادەکە ینی چونکە ئامادەکردنەکەی ئەگەر بە تایبەتی لە ڕەمەزان ئاباسکەین هەر کەسێک ئامادەی بکە بخۆی ئەجری هەیە ینی ئەجرە خۆ ئێمەی ئافرەتان دڵمان بۆ خۆشە بەڕاستی ینی کە فرمودەکەی پێم خۆساسم کە فەرمێ من ئەفتەڕ صائما فله مثل أجره من غير أن ينقص من أجره شيئا ینی تۆ کە خواردن ئامادەکەی کەسێکی بە ڕۆژوان لێخوا ئەجرەکەی ئەوت بۆ نووسێ جایتر هەر کەسێک ئامادەیەکە بەڕاستیەوە بۆ خۆی خێر بۆ خۆیەکە بەڵام لە ڕوویەکی تریشەوە ئەگەر ڕەمەزانیش نەبێ زۆر ئاساییە ئەو هاوکاریە هەبێ لە نێوان هاوسەرەکانە ینی ئەو کاتە ئەو ئافرەتەش بەڕاستی بە دڵ و دەروون و ڕۆحەتێکی ترەوە دڵی خۆشە بێ بە ماڵەکەی خۆی و بە خێزانەکە یا شەخ شتێک لە کولتوری ئێمەیە با و ئێستا توانم بڵم کاڵ بۆتەوە مثلەن پیاوان ئەگەر پیاوێکە بواە هاوکاری خێزانەکەی خۆی زۆر بکردا پیانەوت هۆمەرە هەرچەند ئێستا حملە کەم بۆتەوە مستەڵەحەوانە نەچی بەخانەوێ بپرسم تا چەند ینی ئەو ڕجوولەتە لە پیاوی کووردا ینی ئێوە لە ناو ڕێکخراوی ئافرەتانە بوون ئەم بێگومان ئەم دەنگەتان بیستووە ڕجوولەتی پیا وای کردبێ بڵێ من لە دەرەوە ئیشەکەم و کاتمەوە بێ نان حازری و بۆچی چییە منە بێ لەگەڵ تازەڵاتێ بکەم و یان هاوکارت مووانە ئێستا ئەمە هەر ماوە ئەو ڕجوولەتی کە پێوترێ تر من نابێ هۆمەر بم بۆچی من نەبێ لە هەمان کاتە هاوکاری تۆش بم هەر ماوە لە کۆمەڵگەی کوردی خۆمانە واللهی بەڵێ ماوە بە دڵنیایەوە ئێستاش هەیە بەڵام ئەتوانین بڵێن لە چاو جارانە کەمترە کەم بۆتەوە بە حکمی ئەوەش کە بەڕاستی ئێستا ئافرەتیش وەکو پیا و لە دەریشەوە ئیشەکە یعنی ئافرەتان ئیشی دەرەوەکەن ئیشی ماڵەوە ینی لە ماڵی شەو بەڕاستی بەس ئیش و کار و چۆن بڵێ ینی خزمەتکردنەکە نییە ینی مناڵ زۆر ئەرکی قورسە بەڕاستی لە سەردایک یعنی بە تایبەتی لەم زەمن و لەم سەردەمەیان بەڕاستی ئەگەر پیا و هاوکار نەبێ بە تەنها بەدایک مناڵ پەروەردەکردنەکەی زۆر قورس بووە بە تەنها بە دایک ناکرێ بۆیە لە هەموو ڕۆکانە بەڕاستی بێت تەواوکاری یەکتری بن ئەبێ هاوکاری یەکتری بن چونکە وەکوتمان ئەگەر ئافرەتەکە لە دەری شەویش نەکا بەس ئەرکی ماڵەوە قورس بووە یعنی جاران بەداخەوە ئێستا ئەم تەکنۆلۆژیا و ئەم وەسائلی ژیانەی کە ئاوها هاتۆتە پێشەوە ئەتوانین بڵێن ئەرکی ئافرەتی قورستر کردووە کەمی نەکرۆتەوە ینی زۆر جار ئەما بیستین کە ئەو ترێ جایسە ئافرەتانی شیان چییە مەسەرەن جلە غەسالەی شوا و یا مەسەلەن گسکی کارەبایی و ئەم شتانە بەڵام بەڕاستی وانە لەوانێت جەنابتان ینی هەر بە ماڵی خۆتانە بزانن یعنی ئەرکەکە قورستر بووە ینی تۆ چەندێ وەسایل هەبێ ئەم وەسایلانش خۆی بۆ خۆی خزمەتیە
یعنی تۆ مەسەن ژوورێکی میوانە ڕازێنی تەوە وڵابێ دایمە دەست پێوەی بێ و پاکی کەیتەوە خەریکی بیت و جاران بۆ شێوازە نەبوو دوو ژووری سادە بوو یعنی ئەرکەکە کەمتر بوو بۆیە ئێستا لەو ڕۆی کە ئەرکەکە زیاتر بووەوە مناڵیش ئێستا بەڕاستی ئەرکی قورستر بووە لە جاران ئەگەر پیا و هاوکار نەبێ بەڕاستی بە تەنها بە ئافرەت ناکرێ و ئەگەر خەلەلێکیش لە ماڵەکە دروست بێ بەڕاستی بە دەرەجە یەکەم پیاوەکە بەرپرسیارە بۆ نمونە لە کەم تەرخەمی ئەم ژنە ئەگەر چۆن بڵێ فریانە کەوتن و نەتوانین بێ نەک لە چۆن بڵێ بە ئەم قەست ئەو کەم تەرخەمێ بکە پیاوەکەش باجەکەیدا ینی بۆ نمونە مەسەلەن میوانێکیەتەوە ئەو ماڵە ئەگەر بەڕێک و پێکی نەتوانرێ بەڕێ بکرێ خۆمە تەنها لۆمەی ژنەکە ناکرێ یعنی بۆیە پێویستی بە هاوکاری هەردوو لایەن هەیە بەڵام بەداخەوە ئێستاش بەڕاستی هەیە لەو جۆرە پیاوانەکە لەگەڵ ڕێزما بۆ جەنابتان ئێستا شەر بە عیبێ زانێ گەر هاوکاری خێزانەکەی بکایە وەکو مامۆستا سالاروتی ئەڵێ کە من پارە پێیاکەم تەواوی تر من پێویست ناکە لە ماڵەوە هاوکاری بکەم و ئیشی ناوماڵ بکەم بۆیە پێویستمان بە هۆشیاری زیاترە بەڕاستی پێویستمان بە ئەوە هەیە کە پیاوان زیاتر گوێ بگرن یعنی گوێ بگرن کە ببینن مەسەلەن لە دەوروبەری خۆیان چی ئەگوزارێکە ئێستا زۆر خەڵکەیە مامۆستای ئاینی هەیەمە لە دەرەوە لەوانێ بە جۆرێک لێ بڕوانین بەڵام باوەڕتان هەبێ بەقەدەر خێزانەکەی لە ماڵەوە ئیشەکە و هاوکاری خێزانەکەیە کامە بەستم یعنی پلەپایە و ئاستەکەی لە ناو کۆمەلگایە کە ئێمە بە جۆرێکی تر لێکێینەوە لەبەرەوە هیچ کەس بەدەر نییە لەوەی کە پێویست بێ بەوەی کە هاوکاری خێزانەکەی بکە ئومێ دەکەین کە ئینشاءڵڵا پیاوان هەمووی بگەنە ئەو ئاستی تێگەیشتن و ڕۆشنبیرەی کە بتوانن هاوکار بن لە ماڵەکانی خۆیان ماوسە نەژیبە بەنسبەت شەوانی قەدر ماوسەلەر ئێستا وەزعی ئافرەتان جیاوازە لە سێمە تقریبا دوو شەوێکمان هەرماوە ینی بەتایبەتی ئیمشەو کە شەوی 29 هەر ینی خەڵکە ڕوا بۆ لێ قەدر زۆر سوودە بینێلەوە ئامۆژگاری جەنابتان چییە ئافرەتان چۆن مامەڵە لەگەڵ شەوانی قەدرا بکەن چۆن لەگەڵ حەڵقەکانی زیکرا بکەن چی بکەن باشە مناڵ بەرن لەگەڵ خۆیان نەیبن کەشتی معنەوی ماڵان ئەگونجێ بۆ شەوی قەدر ناگونجێت وڵای ماوەسای بەڕێز ئێمە ساڵانی زوو بڵین لە ساڵی نەوەتەکان و ینی تا تقریبان بڵێن نیوەی هەزاری شایانی هەر لە ماڵەکانە دانیشتین یعنی هەر شەوانی قەدر لە ماڵەکانە کۆ بووینەوە ئەتوانین بڵێن هاوکارێکی باشتر بوو ینی بە حکومەوەی بڵین قەرباڵخێکە لە شوێنێک کۆ نابووە یعنی لە چەند ماڵێک ئەمانتوانی ئەو کۆنجام بدەین هەموو گەڕێکێک لەوانێ بڵم گەڕێکی وا بۆ دوو ماڵیشی تیا بۆ بە حکومەوە یعنی کۆبوونەوەکە خەڵکەکە کەمتر بەس ئێستا کە زیاتر لە مزگەوتا کۆ ئەبنەوە قەرباڵخێکە زۆرترە لەبەرەوە ئەم قەرباڵخیە کاتێ مناڵیش ئەبرێ بەڕاستی جەوەکە تێکە یعنی زەبت ناکرێ ینی تۆ ئەو عیبادەتی خۆت ئەتەوێ ناتوانانی ئەنجامی بدەی یعنی من خۆم بەشداریم کردو بەڕاستی زۆر جاری وا هەبوو بەس مەگەر نوێژەکە لەگەڵ ئیمامەکان نوێژەکەمان لە کاتی خۆیانی بە جوانی کرد بێجینا نە ئەیاڵن مەسەرەن گوێت لە وتارەکە بێنا بۆیە ئەگەر بکرێ کەسێک هەبێ مناڵی لا بەجێ بهێڵرێ نەبرێ باشترە مناڵ ڕاستە مەسەل مناڵ لە تەمەنێکەوە ئەکرێت تۆ بۆ ئەوی کە فێری جەوی مزگەوتەکە ببێ مەسەلەن هاتوچۆی مزگەوت بکە هاندانێکە بۆ مناڵ ئەمە بەڵام لە تەمەنێکە ینی تۆ تەمەنی زۆر مناڵ ناتوانرێ تۆ ینی ئەم فەهمەی پێ بدەیت و لە هەمان کاتی شامەسەن جەوەکە شتێک نەدا بۆیە بەڕاستی ینی من پێم باشە لێرەوە داوا لە خوشکانەکەم ئەوی مناڵی وردی هەیە لە ماڵی خۆیان دانیشێ زۆر خێری زیاترە هەم خۆشی باشترە توانێت جاری وهەیە مەسەلەن من ئاڵێ مناڵەکەم هێنم لەوێ ئەخەوێ بەس مناڵێکی تری خەبەرێک کاتەوە مەسەلەن یعنی نە ئەتوانێت مناڵەکە نەخۆشی بە تەواوەتی ئەتوانێ عیبادەتەکان ئەنجامدا مناڵی بچووک هەتاکو ئەتوانم بڵێم حوش ساڵیش نەبرێ بۆ ئەو شوێنانە باشترە بۆ جەوەکە تێک نەدا و لە دوای حو ساڵیشەوە ئەتوانین بڵێن مناڵ تێئگا ئەتوانێ دابنیشێ و ینی تا حدێک هاوکار بێ بۆ ئەو بەڵام لەوە بەدوا بەڕاستی ئەو قەرباڵخیانە ئەو جەوە ئیمانیە دروست ناکات سەلار هەر گلەیی ئافرەتان و خوشکان لە مزگەوتەکانە زۆر ئەو گلەی ئەبیسینێمە ئەڵێ ئەو کەشە معنەوی کە لە پیاوەکانە هەیە بێدەنگی زیاترە لە پیاوانە خۆشترە تا هی ئافرەتان ماوەسە نەژیبە یعنی کە ئینسان چوو بۆ مزگەوت و جناب تەفەرمووی تۆ بۆ ئەوە چی کە عیبادەتێکی زیاتر
لە ڕووی ڕۆحی و ئیسفاتێکی زیاتر زیکرێک زیاتر بکەیت ینی قسەکردن و ها مجاملە یەکردن و حکایەت گێڕانەوە ئایا ئەمە شتێکی زۆر خراپ نیە و شەوانەمان لە دەزر ناچێت ینی هیچ ئەو جەوە ئیمانە هەم لە خۆشی تێکیا و هەم لە خەڵکێکی تریش ینی تۆگە لە شوێنەکبی هەر خۆت زەرەرکەی بە هەر حاڵ هەر خۆت عیبادەتەکە لە دەست بڕە بەڵام تۆ ئەبیتە سەبەبەوەی کە خەڵکێکی تریش وەکو تۆ مەسەلەن ئیسفادەی لێنەکە لەبەرەوە پێم وایە خێرەکە لە ماڵەوە بێ باشترە خێرەکەی زیاترە بۆ ئەوەی هەم خۆشی ئەتوانێت باشتر کاتەکانی ڕێک خاو عیبادەتەکەی بکە هەم لە خەڵکی تریشی تێک نەدا بەڕاستی نەجیبەخان دوو ڕۆژی ترە چین پێنەینە جەژنەوە ئەم یەک دوو ڕۆژە بۆ ئافرەتانڵەن زۆر قورسە یاشێ بەڵ پاکردنەوەی ماڵ و پرسیارەکەم لە سوۆشال میدیا ئەوە گەرمیەکەنەوە ساڵانە ئیتر ئەچن ناو کەوانتەر دەرەکان قاچەوە ناو کەوانتەرەکە ئاسڕێ ینی ڤیدۆیەکی ئاوام بینیوە ئەکەدە ینی ئەو ماندووبوونەی بۆچی ناو کەوانتەر بۆ ئەبێ ئیلان لە نزیک جەژنەوە ئەو هەموو ماندووبوون ئەوە خەنەری سەوتەیە ئەڵێ باشە تا سەوتەکەم بۆ چاکەن یا شێخ بابشی لای کاکە بیلال کاکە بیلال عەشرەی کەمان بۆ بخوێنە دیارە من سەوتم باشە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون والذين هم عن اللغو معرضون والذين هم للزكاة فاعلون والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون والذين هم لأماناتهم وعهدهم راعون والذين هم على صلواتهم يحافظون أولئك هم الوارثون الذين يرثون الفردوس هم فيها خالدون ولقد خلقنا الإنسان من سلالة من طين ثم جعلناه نطفة في قرار مكين ثم خلقنا النطفة علقة فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فخلقنا العلقة مضغة فخلقنا المضغة عظاما فكسونا العظام لحما ثم أنشأناه خلقا آخر فتبارك الله أحسن الخالقين ثم إنكم بعد ذلك لميتون ثم إنكم يوم القيامة تبعثون ولقد خلقنا فوقكم 7 طرائق وما كنا عن الخلق غافلين صدق الله العظيم
جزاك الله کاکە بیلال هەر بمێنی دەنگە نەڕسێ سەربەرز بن نەجیبە خان پرسیاری ئەوم کرد کە نزیکە بینەوە لە جەژنە خانمان زۆر خۆیان هیلاگەکەن ینی هەندێک شت هەر پێویست ناکە بسڕێ نەمیوانەی بینێ ئەو لە کاتی دیکەشە هەر کرێ مەسەلەن ناو کەوانتەرە ناو هەندێک ژووری تایبەتەوەوانەیە ئەو هەستە چییە بۆ ئافرەتان دروستە بێ ئیلانە بێ هەموو شت بسڕدرێ والله جا توانم بڵم بۆ بە عرفێک یعنی وای لێ هاتووە ئافرەت ناتوانێ ینی ئەوە نەکە هەرچەنە بەڕاستی من خۆشم ئافرەتم خۆشم ئەوە ئەکەم زۆر ماندووبوونیشە بەڵام نازام هەر لە خۆ ینی بەرەکەتی جێژنەتی ینی چێژی لێ بینی ڕاستە زۆر ماندووەبی بەڵام ئینشاءڵەوەش هەر بە ئەجر بۆمان بنووسێت چونکە بەنێتێکی ئەوەیە کە ینی ئینسان لە بۆ جێژن دڵی خۆشە و خۆی ئامادەکە و ئامادەکاریەکە بەڵام بەڕاستی وەک جەنابی شتە پێویست ناکە ینی زۆر زیادە ڕەویشی تیا بکەین ینی تۆ جاوە هەر بۆ خۆشی یاکی خزمان جەژنێکیان چین بۆ ماڵیان وتی دوایەوە کە هەڵسان بڕۆینوانە وتی وەرن بەخوا بێ سێری هەموو ماڵەکە بکەن ئەو خێزانی من مردوویەک هەفتەیە ماڵ پاگاتەوە ئەوش نیان سەی نایبینن وەڵا بێن ژوورا و ژوورێک گێڕانی وەرە سیر کەم زان چی کردووە قسەکەی جەناب ینی خۆ هەمووی نابینرێ ینی تۆ شوێنی کەم بۆ میوان ئامادەکرێت پاک بکرێتەوە ینی ڕێک و پێک بێ و مڕەتە بێ و تەواو ینی بەڕاستی ئێستاژ یانیش ئەوە نییە بڵێ ینی تۆ ماڵەکە ئەوە پیس بێ هی ئەوە نەبێت کە میوان ڕووی تێ بکانی ئەلحەمدوللا ئێستا وەسایل زۆرە و ینی ئافرەتانیش بە تەبعی خۆیان ینی بەردەوام هەوڵ خەریکی پاکردنەوەن ئەو نە زیادە ڕەویشی تیانەکرێت چکە بەڕاستی مانگی ڕەمەزان ینی بەردەوام سەرانسەر ئینسان هیلاکە بێ و ماندووە بێ جا تۆ ئەمەشی بێتە سەر ینی تر ئەو کاتت تام لە جەژنەکە ناکە ینی لەبەرەوە هەر شتە و ڕۆژی جەژنە بێ بۆی بکەون باتی گەڕان ینی حەقی خۆی پێ بدرێەوە بەڵام خۆی ماوەسەرە زوو کاتی خۆی میوان زۆر بوو سە اون میوانە زۆرە نەماوە ماڵی زۆر ئەوەت بە تەرتیب ینی خوگوێ نادایە کە میوان زۆرە هاتۆمانە بەس ماڵ زۆر تەرتیبەکەی میوانیش نییە وڵی بەداخەوە ینی بەڕاستی ئەگەر هەر لێرە شو ئاماژە بە شتێکی تریش بین زیادە ڕەویکردن لە شتی جەژنا ینی ئەتوانین ینی پێ بڵێن ئەچێتە بابی ئیسرافەوە و ئینسان گوناحبارە بێ لەسەری ئەنی ئێستا چیتە هەر ماڵێت تەماشاکەی دوو مێزی ڕازانۆتەوە ئەنواعی شتی لەسەر وڵی هیچ پێویست بەو زیادە ڕەویکردنە نییە ینی تۆ دەنکێ چکلێت بەسە تەواو ینی تۆ ینی بەڕاستی پێویست ناکە بە تایبەتی ئەو ئافرەتان زۆر لەو ڕۆوە ینی هەوڵەدەن نازانم شتەکەت زیاتر بۆ بە چاولێکەری بۆ بە هین ینی بەڕاستی پێویست ناکە یا عرضکردنی ئەم شتانە لە سۆشیال میدیا بۆی کە خەڵکی چاوی لێ بکە ئەمانە هەمووی ئەتوانین بڵین بەڕاستی گوناحە ینی ئینسان هەر شتێکی کرد بیداتە سۆشیال میدیا و بە تایبەتی سفرە و خوان و خواردن یعنی هەر بۆ خۆی ئینسانە بێ هەست بە تاوان بکە ئەگەر ئەو نە عەرزیکەیت و ئەو ماوەی تر ئەچین بۆ سەیران و سەیرانەکری ئەومانە ئەو عرضکردنە چەند ناشری لە مامۆسای زۆر بە دڵنیاییەوە ینی بە تایبەتی مەسەلەی خواردن وڵایی بمانێەوە نەمانێ ڕاستە ئێستا الحەمدوللا خەڵکێک بە عام ینی وەزعی باشە بەڵام تا ئێستا هەر خەڵکی فەقیر هەیە خەڵکێک هەیە کە ناتوانێت ئەوە بکە یعنی جا ئەگەر بۆ خۆی و مەسەلەن گەورەکان بتوانن قەناعەت بکەن بە نەبوون بەس مناڵ ئەو شتانە نازانێ یعنی گوناحە ئینسان ببێتە سەبەبیەوەی کە تۆ ئاژاوە یا کێشە بۆ خێزانێکی تر دروست بکەی ئەم عرضکردنە بەڕاستی ئینسان بێ هەست بە تاوان بکە ئەگەر پیشانی خەڵکی بدەی ینی تۆ هەرچی بۆ خۆدەیکەی ئاساییە بەڵام نەبێتە هۆی ئەوەی کە کێشە دروست کاتمان کەم ماوە مامۆسا ئاماژەی بەشتێکی جوان کرد ینی بەڕاستی ئەمە لە ئیحساسکردن بە هەستی خەڵک ڕەنگە بڵین جاران زۆر باشتر بووین ئێستا من قەدیم باسەکەم بڵین لە شارەکانی خۆمان نادەکانی خۆمان دەڵێم ئەگەر ماڵی تەعزیەکیان وایە خەڵک دەنگی تەزژیل و ڕادیۆی لێ نادا تا چند ڕۆژ بەڵێ خەڵک ینی ملاحەزەی ئەوە کرد یا دەنگی بەرز ناکرد یا کۆمەڵشتی دەرناڕی ئەمە چۆن لێ خەتر الجەوابیر هینە ینی جەبر خەواترە کە تۆ دڵنەوەی خەڵکەکەی لەمەیە ئەم سفرەیە چەند ناشرینە مامۆسا کە تۆ داوت بۆ کەسێکەکەی ینی هیچ پێویست ناکات تۆ پیشانی خەڵکی بی
نەوەڵی هیچ پێویست ناکە یعنی بەڕاستی وەکو ئاماژەمان پیانی ئەبینسان هەز بە تاوان بکات یعنی تۆ ئەبیتە سەبەبەوەی کە مەسەرەن ینی بەڕاستی ئەمە لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەلەلمان زۆرە یعنی زۆر پێویستمان بە هۆشیاری هەیە پێویستمان بە ئاگادارکردنەوە پێویستمان بە بەرنامە هەیە بە تایبەتی ڕاگەیاندن ڕۆڵی زۆری هەیە چۆن لەلایەنە سلبیەکەەوە ڕۆڵیە بەڕاستی لەلایەنی ئیجابی شۆبێ ڕۆڵی خۆمان ببینین ئێمە بە تایبەتی وەکو کەسانێک کە خاوەن پەیامێکین یعنی ئەمانەوێ کۆمەلگاکەمان باشترین بێ لە هەموو ڕوویەکەوە یعنی لە ڕووی کۆمەڵایەتیەوە بەڕاستی ئەرکی هەمومانە هەوڵ بدەین ئینشاءڵڵا ئەو خۆنەریتە سلبیانە کەم بکەینەوە لەناو کۆمەلگا خاتونەتی بەعزێتماندان کاکە بیلال لەم تەوەری بەرنامەکە لەگەڵمانە زۆر سپاس ماندوو نەبن هەر بمێنن یخوا بەخێر بن زۆر سپاس بەخێر بن یاخوا دەستەکانە خۆش بێ بەڵە بەڵە پاپیستان بێ دەست چاوەکەم باش ئەی بەم دەست خۆش دەست چاوە خۆش بێت تەواوە سەر چاوەکەم یخوا بەخێر بێن پاپیستان بێ سەر چاوەکەم من ئیشی کاکە بەختیاری شەکەم مایکەکەشم بۆ وەرگرتەوە بۆی زەرەر نەکا دەوردە هەرچی ئیشی گرین دوای کاکە شکۆ نەیات ئیتر خۆمان مناجاتیشە ڕۆین لەگەڵ کاک میرانە ماشەڵا خۆشتانەوە وڵا برا ئمڕۆ فریامان کەوتی خۆش زەخێرەوە بۆە من بموتایمەوە بەنیاسم یا شێخ توشکەم جا مناجاتی دووەممان پێشکەشکە کاکە مایکەمێنمنەوە مەولای سەڵی ئەرەوەڵام عفو یا شێکجان بۆە بمێنە ئەوە شێخ هاوکاتە بێ نانا من خۆشە و دەمەی خۆشە و دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕواقی تۆ الله خۆشە و دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕواقی تۆ خۆشە و سەرەی کە کەوت بێ لە کوچە و سوقانی تۆ الله بەتیکە تیکە بێ گوێ کە لەی بێ ئیشتیاقی تۆ یا ڕەسوول الله گیان الله بەتیکە تیکە بێ دەمێک کە چاوەڕێیەتی یان و دڵمان ویساڵی تۆ دەمێک کە چاوەڕێیەتی گیان و دڵمان ویساڵی تۆ ومێدەکا کە دەرکەوێ لە پڕمەهی جەماڵی تۆ ئەگەرێ لە ئاینەی
منا أقر لآيني منا دمين بمثالي تو شكست بي ببردي غم بجاقي صحب والي تو كأسمان وكو زمين بوان افتخارك بمولا قري لمولا ضلب قربان لنبينا به بمولا قري لمولا ضلب قربان نبينا به بدل قريد المطيع بند فرمان نبينا به بدل قريد المطيع بند فرمان نبينا به كسيما مقصودي كسبي دولتي قربي محبة به كسيما مقصودي كسبي دولتي قربي محبة به غلامي بو غلاماني غلامان نبينا به غلامي بو غلاماني غلامان نبينا به بمولا قري لمولا ذلب قربان نبينا به بمولا قري لمولا ذلب قربان نبينا به بدل قريد المطيع بند فرمان نبينا به بدل قريد المطيع بند فرمان نبينا به زهوري نوري طوري معرفة بوشابي بنوره زهوري نوري طوري معرفة بوشابي بنوره لتوزي سر مرنقي خاكي دامان نبينا به لتوزي سر مرنقي خاكي دامان نبينا به بمولا قري لمولا قلب قربان نبينا به بمولا قري لمولا قلب قربان نبينا به بدل قريد المطيع بند فرمان نبينا به بدل قريد المطيع بند فرمان نبينا به. أي جزاك الله يا ربي ودن نرس اگر مجال ما بيت بو هنا كمان اگر ديزاين قاعد الشارك لا بيت باش كاتمان ربي ما بني الصلوات والله لا خزفتها أنا لبرتا ولا يروى والله لا خزفتها ولا بريش معنا قلت هاي اي باش خمسة شاركي في شو خاي قولي ما قبول كا بلا لخزمتي كاك مهران أو مانوت والله شيخ أمي لبرة أيوة أو هي لبرة أيوة أو والله لا خزمتها أنا إن شاء الله لا فرمون لا خزمتها أنا ربي بينيرا صلوات صلوات بو حبيبي خوش لقايتو
أحمد أسعد محمد محمد مجتبى يوم اصطفيته ربي بنير صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد أسعد محمد محمد مجتمع يوم اصطفيته يا الفداي عرعري بالايتو ذو الفداي سيبري آلايتو يا الفداي عرعري بالايتو ذو الفداي سيبري آلايتو بادشايا أوي بيتابر بيتابر سيبري بالي همايتو ربي بنير صلوات صلوات بو حبيبي خوش لقيتو أحمد أسعد محمد محمد مجتبى يوم اصطفيته يا مزمل بوخلات يا مدثر بوكالايتو يا سلاق بي تشريفه تشريفه طه بدري قنايتو ربي بنير صلوات صلوات بو حبيبي خوش لقيته أحمد أسعد محمد محمد مجتبى يوم اصطفيته شاد أبي أو كسيب بيني هيئة صورة سمايته شاد أبي أو كسيب بيني هيئة صورة سمايته بو كسيبتا جي حزورت جي حزورت تاج عزة لقايته ربي بنير صلوات صلوات بو حبيبي خوش لقايته أحمد أسعد محمد محمد مجتبى يوم اصطفيته سيدي على محمد صلى الله عليه وسلم أي جزاك الله كاكشكو جيان أو دكنا ما شاء الله والله بو بيان شمش با ليستوى وعدي بين والله ترقل ترشيبين وفيما خوش ابو اخير روش أرى والله خصنا الله خوش حالي شاكر اگر بيان شمج النبي نجاش النية يا شيخ حزك يعني أو شتانا أو سرودانا بلك أو لبريتي والله من براسي بأداء صوتي معجبه خوش زوبت شيكا دبي جوا جوا هلا أسناي سرودك وتي ورا من أمام وتو أبيتو دعاء كان كي كاك عادل كاتمان ما وكاك شيء الله دعاء من ان بيويسة شاء الله ان شاء الله يا الله فيقول فدرسا ان شاء الله بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك إلهنا ربنا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم وفقنا لما تحبه وترضاه اللهم ارزقنا الإخلاص
اللهم ارزقنا الإخلاص، اللهم ارزقنا الإخلاص يا رب العالمين، يا إله العالمين، يا حي يا قيوم، برحمتك نستغيث، برحمتك نستغيث. يا ربي خواهي إيما لا كوتايكاني مانجي بيروزي رمضان نزيك بينوا، لكوتايكاني شبي غفران ولخوشبون نزيك بينوا. جشن مان جشني آزادي بلهمو گناه تاوانا كانوا بارسوكي بلهمو مينت يكاني دنيا إله العالمين. يا رب العالمين، أم شر فتنة يا أرحم الراحمين كوتاي بيبيت. زياتر رولي مسلمان نكجرين يا رب، زياتر مالويراني دروس نبي لمولاتانا يا إله العالمين، زياتر آبوري واقتصادي أم مولاتانا، زياتر تيانا جيتو خلقي تيانا جي يا أرحم الراحمين. يا ربي خوايا أشتي ومحبتي وسربرزي بأمتي إسلام وبكردستان وبولاتا كمان بكرر يا ربي يا أرحم الراحمين يا أكرم الأكرمين. يا ربي خواي جان أم نشتيمان آزي زمان أم كردستان آزي زمان روش هلاتي روشاواي باكوري باشوري هموي ببارزة أم ملة بيك سمان ببارزة أم ملتي كهمو روجه هرشي لنا وشونو كشتنو بريني لسلا إله العالمين ببارزة. يا ربي هر خود حافظي بو ببارزة يا كريم يا الله، سربرز من كو دين من بهيز كو قيامت من يا أرحم الراحمين. ببيت تشتيكي باش يا كريم يا الله، نبينا أهلي دوزخ وآقر، نبينا سوتمني لقل بردو داركاني آقري دوزخ يا رب العالمين، نبينا تين وكاني محشر، نبينا كوت وكاني ناو بردي الصراط وآقري دوزخ يا كريم يا الله. يا ربي خواهي كان لو كاتالي كسر مرقه وقرينه وبلايته إيمان من سلامتك لشيطان كان بدور من بكرة عاقبة من بخير كرا شفاي نخوش كان من بدأ إله العالمين أواني داوي شفايان كدو شفايان ببنيرة هرشي كسي مبتلايا بهر نخوشيك بسر إيشيك بآزارك بمينتيك بنخوشيكي دريش خاين بمانا ولا سرجيقايا يا رب العالمين بنخوشي دروني شفاء ببنير يا شافي يا شافي يا شافي يا شافي يا أرحم الراحمين. يا ربي أواني كم درامة بارو سامانيان ببنير أواني جيانيان باشني جيانيان باشكم أواني كشي خزانيان هي كشكانيان نبين يا رب العالمين. يا أرحم الراحمين جنوب يا وكان من الله كان همولاك من صالح بك يا رب، صالح من بك إله العالمين، دين دار من بك حياة وحرمته آبرومان ببارزة إله العالمين، سربرزيمان ببارزة. يا ربي خواهي كان دستوسان نبين لبردم خلقا، دستوساني بردم توبين هميشا، هجاري بردم هيج كسك نبين تنها هجاري بردمي توبين يا رب، بردرقاني توبين يا إله العالمين. لم كوتاي مانغا مباركي رمضان اللي تبارين ولا قلها كان مال خوش استقامته دام زراوي من بيم بخشا. يا ربي خوايا أو برا وخش كان من كلهندران لخارج لولاتكاني دروي كردستان يا أرحم الراحمين بيان بارزة مالو منالين بارزة أواني أوروبا يا أرحم الراحمين منالا كان يان بو بارزة خوان ببارزة روجيان لقبول بك يا رب وريان بقرا عاقبتيان بخير بجرا سربرزيان بك لقل همو بارشكاني تري كردستان وهمو روليكي أمن اجتماعنا آزي زمان ببارزة. يا أكرم الأكرمين بتايبتي الرجلات كردستاني الرجلات يا رب العالمين لجير مينتي ولجير آزار وبرستيتي لجير قصف ولجير هموشتيكي خرابا يا أرحم الراحمين بيان بارزة. يا ربي أم شر فتنيك وتايبي بي يا أرحم الراحمين همو لايك من ببارزة أم كردستان من بارزة هولير من ببارزة سليماني من ببارزة هلوجة من ببارزة. يا ربي خواي جان كركوك من ببارزة همو شاركاني كردستان من ببارزة. يا أرحم الراحمين همو أمي لتمن ببارزة يا رب العالمين. يا كريم يا الله بس تومن هي تو او ذاتي كبرحمي ببزيد بلام برام بردروس كراوة كانت يمش دروس كراوي توين يا رب مخلوقاتي توين إله العالمين إيمش بندي توين يا أرحم الراحمين بندي توين يا أرحم الراحمين. أمتي حضرتي محمد المصطفى صلى الله عليه وسلم عفو من كولا جناها كان من خوش أمبرا عزيز وخوش ويستاني كنال ياسماني بياميش محفوظ بك هم أمبراني كلم برنامج بجداريان كردوا لم يشو كارب برزيا بردوامن يا أرحم الراحمين بيان بارزة خوي أنو مالو منالي همو لأكمان بارزة وعفو من كولي من خوش بو دامز راو منك روشي مانجي رمضان من دي قبولك. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين آمين يا مجيب السائلين.
سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته.